لێبێ خوێندکارانی پۆلی حەوتەم ئەمڕۆژ باسی وانەیەکی تازە ئەکەین لە chapter 4 lesson 8 page 170 data analysis. In this lesson we learn that how to organize data and how to make a tally table, cumulative frequency table with interval and histogram. لەوانەی ئەمڕۆمانە فێر ئەبین کە چۆن داتاکان ڕێک بخەین و چۆنیەتی دروستکردنی tally table, cumulative frequency table with intervals و histogram دەبین. First we start with some definition. سەرەتا پێش ئەوەی دەستکەین بە ئێگزامپڵەکان و فێری چۆنیەتی دروستبوونی ئەم شتانە ببین پێویستە چەند پێناسەیەک بزانین. A frequency table tells the number of time an event, category or group occur. Frequency table چییە؟ ژمارەی دووبارەبوونەوەی کۆمەڵەکەمان پێپشانەیە. The cumulative frequency column shows a running total of all frequency. Cumulative frequency ستونێکە چیمان پێپشان ئەیات ژمارەی هەموو دووبارەبوونەوەکان هەتا ئەو شوێنەی کە پێویستمانەیە کە پێی ئەگەین. زۆر باشە. Histogram is a bar graph that shows the number of data items that occur within each interval. و histogram چییە؟ بارگرافێکە کە ژمارەی دووبارەبوونەوەی داتاکانمان پێپشانەیە لە هەر ماوەیەکە. Example 2. How to make a cumulative frequency table. Example 2 says, use the tally table above to make a cumulative frequency table. ئەڵێ ئەو tally table کە لەسەرەوە دروستمان کرد بەکاری بێنە بۆچی بۆ دروستکردنی cumulative frequency table. How to make a cumulative frequency table. First, make a 3 column. یەکەم جار 3 column دروست دەکەین. The first column you write the type of data you are working in. یەکەم کۆڵۆم چیتیان نووسین؟ ناوی ئەو داتایی کە ئێمە ئیشمان لەسەر کرد. And the second column represents frequency. Second کۆڵۆمی دووەم هەموو جارێکیە frequencyە. And the third column represents cumulative frequency. و کۆڵۆمی سێەم هەموو جارێکیە cumulative frequency. Now make a row of each type. و ڕۆ دروستکە بۆ هەر جۆرێک لە هەر جۆرێک داتاکان کە هەتە. ئێستا ئێمە لە سەرەتا لە تاڵی تەیبڵا گەر بیرتان مابێ وتمان کۆڵۆم دروستکە بۆ هەر جۆرێک لە داتاکە. بەڵام لێرە ئەڵێن چی؟ ڕۆی بۆ دروست دەکەین. ئێمە چەند جۆر داتامان هەبوو؟ We have 3 types. کەواتە 3 ڕۆ دروست دەکەین. و هەر یەکێک لەم ناوانە پێشوتوا خرێت هیچ کێشەیەکی نییە چونکە هەر کەسە و بە شێوەیەکی خۆی ئەیکات. How to find the frequency. How many whirl occur. چەند جار whirl دووبارە بۆ تۆ. We have 3 times. 3 جار دووبارە بۆ تۆ. How many arcs occur. چەند جار arcs دووبارە بۆ تۆ. We have 4 times. How many loop occur. چەند جار loop دووبارە بۆ تۆ. We have 7. ئێستاش بۆ دۆزینەوەی cumulative frequency چۆن cumulative frequency ئەدۆزینەوانێ لەم تەیبڵەیە. Adding all frequency value above in that row. هەر فریکوێنسیە کە تۆ هەتا لەگەڵ ئەوەی پێش خۆیە ئەبێ کۆ بکرێتەوانێ. ئێستا بۆ یەکەم دانە هیچ شتێکمان نییە لە پێش خۆیەوە کەواتە هەر خۆیەتی. بۆ ئەمەی دوای خۆی ئەبێ هەموو جارێک کۆ بکرێتەوانێ لەگەڵ ئەوەی سەر و خۆیە. 3 plus 4 equal to 7. و هەم دیسان ئەبێ لەگەڵ ئەوەی سەر و خۆیان کۆ بێتەوە کەواتە 7 plus 7 equal to 14. کەواتە ئەمانە هەموو جارێک لەسەرەوە بۆ خوارەوە بەم شێوەیە کۆ ئەکرێتەوە و بۆ بەرامبەری equal. بەم شێوەیە cumulative frequency table دروست دەکرێت. ئێستاش example 3. How to make a frequency table with intervals. Example 3 says,
use the data in the table to make a frequency table with interval. ئەم داتانی کە لەم خشتەی خوارەوەیە لەم تیبڵەیە هەیە کە تیبڵەکە بەم شێوەیە ئەڵێ بەکاری بێنە بۆ دروستکردنی فریکوێنسی تیبڵ بە بەکارهێنانی بە ماوە. چۆن ئەمە بەکار ئەهێنین؟ سەیری خشتەکەمان بکەین. Number of scientists from 50 countries present at conference. ئەڵێ ئەم خشتەی خوارەوە ژمارەی زاناکانە کە لە 50 وڵاتەوە بەشداریان کردووە لە کۆنفرانسێکە. بۆ نمونە گەر سیر بکەین ئەمە 50 وڵاتە، بۆ نمونە ئەم وڵاتەیان 7 زانا بەشداری کردووە. بەم شێوەیە خشتەکە. چۆن بیکەین بە frequency table with interval؟ ئەگەر سیر بکەین یەکەم جار بۆ دروستکردنی frequency table with interval پێویستە ئینتەرڤاڵەکان دیاریکەین. ئەمە زۆر گرنگە. choose equal interval. ئینتەرڤاڵەکان کە ماوەکانی نێوانیان یەکسان بێ. چۆن دیاریەکەین؟ choose the smallest and largest number in the table. یەکەم جار بچووکترین و گەورەترین ژمارە لە تیبڵەکەیە دیاریکە. the smallest number is 1 and the largest number is 52. ئەمە بۆچی دیاریەکەین؟ ئەمەیان گرنگە بۆ ئەوەی کە لەکوێیە دەست بکەین بە ئینتەرڤاڵەکەمان و ئەمەشیان بۆ ئەوە گرنگە کە لەکوێیە کۆتایی پێبێنین. start creating interval with the number smallest or equal to the smallest value. لە شوێنێکۆ دەست پێەکەین، لە ژمارەیەکۆ دەست پێەکەین کە یەکسان بێت یان بچووکتر بێت لە بچووکترین ژمارەی خشتەکەمان. مەبەست لەم قسەیە ئەوەیە. یعنی ئێسێمە بچووکترین ژمارەمان یەکە، یان ئەبێ لە یەکۆ دەست پێ بکەین یان لە یەک کەمتر. ئەتوانن لە یەکی شۆ دەست پێ بکەن، بەڵام ئێمە لە یەک کەمتر دەست پێەکەین کە چەندەیە؟ کە سفرە. start the first interval from 0 to 5. پێویستە هەموو ئینتەرڤاڵەکان ماوەکانیان یەکسان بێ. ئێستا ماوەی یەکەم بزانێکین ماوەی یەکەم ئینتەرڤاڵ لە چەندەوەیە؟ 0 1 2 3 4 5. 6 ڕقەمە. زیرۆش حسابەکەین، سفریش حسابە لەسەر ئینتەرڤاڵەکە، بۆیە ئەبێ بە چەند؟ 6 ڕقەم. پێویستە ئەوی دوای ئەوەش هەر بە هەمان ماوە ڕۆشت بێ. دوای پێنج چەندەیە؟ 6. start from 6 and finish at 11. 6 7 8 9 10 11. ئەبێ 6 ڕقەم بڕۆی، بە ڕقەم 6 خۆیەوانێ 6 ڕقەمی کە بڕۆی و بەم شێوەیە ئینتەرڤاڵەکان ئەڕۆیت. ئەم ژمارەیەشمان بۆ چییە؟ بۆی بزانین لەکوایە کۆتایی پێ ئەهێنین. finish the interval with a number greater than or equal to the largest number. لە کاتێکا کۆتایی پێ ئەهێنین کە بگەین بە ژمارەیەک یا بەقەدەر ئەمە بێ یا ئەگەر نەماتوانی بگەین بەم ژمارەیە، چونکە ئێمە پێویستە ئینتەرڤاڵەکانمان ماوەکان یان یەکسان بێ، ناتوانین ماوەکە تێک بین. ئەوە ئەبێ بگەین بە ژمارەیە کە لەمە گەورەتر بێ کۆتایی پێبێنین. ئەگەر سێری کۆتا ئینتەرڤاڵمانکەن start from 48 and finish at 53. لە 48ەوە دەست پێەکە لە 53 کۆتاییەت. کۆتا دانە گەشتین بە 48 و ئێمە ناچارین کە 6 دانە بخەینە سەری بە 48 خۆیەوە کە ئەگاتە 53 لێرەیە کۆتایی پێ ئەهێنین. بەم شێوەیە ئینتەرڤاڵەکانمان دروست دەکەین. ئەمە ماوەکان زۆر بوو ژمارەکان لە یەکەوە بۆ 52 بوو، بۆیە ئێمە 6 ڕۆشتین. ئەگەر داتاکان کەم بوو تۆ توانی یەک یان دوو بڕۆی. بۆ نمونە ئەگەر دوو بڕۆی ئینتەرڤاڵ یەکەمە start from 0 and end from 1. لە یەکە یان finish from 1. لە سفرۆ دەست پێەکە لە یەکە کۆتاییەت و ئەگەر دوو بڕۆی دووش باشە بۆ وە سێش باشە، هەنێک داتا باشتر وایە سێ بڕۆین. start from 0 and finish the first interval at 2. ئەبێ بە 3 ڕقەم. ئەمە بەستی من لەوەیە کە کاتێکە 3 ڕقەمە ڕۆی 0 1 2 ئەبێ بە 3 ڕقەم. بەم شێوەیە ئینتەرڤاڵەکان دەدۆزینەوە. Now how to find frequency. How many number occur between 0 and 5. چەند ژمارەمان هەیە کە دووبارە ئەبنەوە لە نێوان 0 و 5 لەم تەیبڵەی سەرەوەیە. بەم شێوەیە فریکوێنسیە دۆزینەوە. زانین چەند دانەمان هەیە؟
1 is between 0 and 5. 6 is between 0 and 5. No. 4 is between 0 and 5. 1 and 2 also between 0 and 5. 5 between 0 and 5. سیر کەن ژمارە 5 دیاری ئەکەن بۆیە وتم لە 0 بۆ 5 6 ڕقەمەکە چونکە 0 و 5 خۆی حسابەکرێ لە ناوە ئینتەرڤاڵەیە. ژمارە 5 بەم شێوەیە چەند ژمارە بکەوێتە نێوان 0 و 5 دیاریەکەین. بزانین هیچ ژمارەیەک هەیە کە لە بینی 0 و 5 بێت و دیاریمان نەکردبێت. پاشان بیژمێر 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22. We have 22 between 0 and 5. How many number occur between 6 and 11? چەند ژمارەمان هەیە لە نێوان 6 و 11. با بە ڕەنگێکی تر دیاریکەین. 7 and 6 between 6 and 11. ڕقم 6 خۆشی ئەکەوێتە ماوەکەەوە بۆی وتمان 6 خۆشی حسابە لەسەر ماوەکە. ژمارە 11 ژمارەکەی کۆتایی ئینتەرڤاڵەکەش حسابە بۆیە مان لە بینی 6 بۆ 11 ئەکاتە 6 ڕقم. ژمارە 10 ژمارە 6 ژمارە 7 ژمارە 8. 8 between 6 and 11. And we have 10 8 9 13 between 6 and 11. No. 12. No. We have 6 9 9 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 30 40 50 60 70. Number 11 between, so we have 18. We have 18. How many number between 12 and 17? We have 1. 2 between 2. 3. We have 3 number. بەم شێوەیە بەردەوامە بین هەموو ئینتەرڤاڵەکان چەند ژمارە دووبارە بۆیەوانێ بەم شێوەیە ئەیان دۆزینەوانێ. هەر یەکێک لە لای خۆتانەوانێ ئەمەی تر تاقی بکەنەوانێ بزانن ئەمانەی تر ئەدۆزنەوە. ئەگەر بەم شێوەیە دەرچوو بێت ئەوە
بەڕاستی دۆزی وتانەتەوە چەند ژمارە دووبارە ئەبێتەوە لە نێوان هەر یەکێک لە ئینتەرڤاڵەکان. ئەم خشتەیە ئێستا چی پیشانی ئێمە ئايات؟ بزانێکین ئەم خشتەیە چی پیشانی ئێمەیە؟ The table shows that چیمان پیشان ئايات 22 countries 22 وڵاتمان هەیە have between 0 and 5 between 0 and 5 scientists. کەواتە چیمان پێ پیشانەیات؟ پیشانمان ئايات کە 22 وڵات لە نێوان چەندایە؟ لە نێوان 0 بۆ 5 بووە ژمارەی ئەو زانایانەی کە بەشداری کۆنفرانسەکەیان کردووە. و بە هەمان شێوە چی ترمان پیشانەیات؟ 18 countries have between چەند و چەند 6 and 11 scientists. بەم شێوەیە frequency table with intervals دروست دەکرێت. Example 4. How to make a histogram. Use the frequency table in example 3 to make a histogram. ئەڵێ frequency tableەکەی کە لە exampleی 3 دروستمان کرد بەکاری بێنە بۆ دروستکردنی هیستۆگرام. پێویستمان بە frequency table هەیە بۆ دروستکردنی هیستۆگرام بۆ ئەوەی هیستۆگرام بۆ ئەو frequency table دروستکەین. How to make a histogram. Draw the vertical and horizontal axis. سەرەتا تەوەرەی ستونی و ئاسۆیی ئەکێشین. The vertical axis represent the frequency. تەوەرەی ستونیمان frequencyمان پێ پیشان ئايات، frequencyمان بۆ دیاری ئەکات. و the horizontal axis represent intervals. و تەوەرەی ئاسۆییمان چییە؟ ئینتەرڤاڵەکانمانە کە ئینتەرڤاڵەکان چی بوون؟ ژمارەی زاناکان بوون کە کردمان بە ئینتەرڤاڵ. Now we mark the vertical axis with number from 0 to 22. پێویستە ژمارە لە تەوەرەی ئاسۆیی بین لە 0 هەتاوەکو 22. بۆچی تا 22؟ Because 22 is the largest number in the frequency table. لەبەرەوەی 22 گەورەترین ژمارەی frequency table-ەکەمانە لە فریکوێنسیەکانە. ئێستش بۆ هەر ئینتەرڤاڵێک پێویستە بارێک دروست بکەین کە بەقەدەر ژمارەی فریکوێنسیەکەی بێ. For example, from interval 0 to 5 لە ئینتەرڤاڵی 0 بۆ 5 چەندەمان هەیە؟ 22. کەواتە بارێک دروست دەکەین هەتا ژمارە 22. بەم شێوەیە تاوەکو ئاستی ژمارە 22. لە ئینتەرڤاڵی دواترا چەندمان هەیە؟ 18. لە ئاستی 18 بارێک بۆ ئینتەرڤاڵی دوای دروست دەکەین. ئینتەرڤاڵی دواتر چەندە؟ 3. لە ئاستی ژمارە 3 بۆ ئینتەرڤاڵی 3 لە ئاستی ژمارە 3 بارێکی بۆ دروست دەکەین. بۆ چوارەمدانە ژمارە 4 لە ئاستی ژمارە 4 بەم شێوەیە دروستی یەکەین. ئینتەرڤاڵی دواتر 0. بۆ 0 هیچ شتێک دروست ناکەین چکە خۆی لە ئاستی خانەی 0 هەیە. هی دوای ئەو
ژمارە 2 لە ئاستی ژمارە 2 بەم شێوەیە بارێک دروست دەکەین و کۆتا دانە لە ئاستی ژمارە 1 بەم شێوەیە بارگراف دروست دەکەین. هەروەها خوێندکاران ئێکسەرسایزەکانیش لە ژمارە 1 هەتا ژمارە 9 هۆمۆرکە ژمارە 9 شیکار مەکەن.